باسکردن لەسەر پەپولە و پەروانە. مامۆستایەکی زانکۆ بەشێکی ژیانی خۆی تەرخان کردو لە پێناو توێژینەوە و گەڕان بە دوای ئەو زیندەوەرە دەگمەنانەی کە لە بواری پەپولە و پەروانەدا هەن دڵنیام ئەمڕۆ باسی دەکات کە جۆرە پەپولەیەکمان هەیە یان یەک جۆرەیان چەند جۆرێکە کە تایبەتن بە کوردستان ناوێن لێنراوە یان نەنراوە چۆنێتی گەڕان بە دوای ئەم جۆرە پەپولانە چۆن ئەنجامەدات ژیانی پەپولە و پەروانەکان لە هەرێمی کوردستان چۆنن ژینگەکە تاچەند لەبارە بۆیان ژمارەی پەروانەکان زۆرترن یان پەپولەکان ئەمانە کۆمەڵک پرسیاری ئاراستاکەین زۆر بەڕێز مامۆستا فەراد ئەحمەد کە بەڕێزان پسپۆڕی بایۆلۆجیشن لە ستۆدیۆ ڕۆژێکینە وەڵامی پرسیارەکانی ئێمەداتەوە. مامۆستا گیان بەخێر بێ زۆر بەخێر بێ. مامۆستا کوردستان پێش ئەوەی باسی ئەوە بکەین چەند جۆرمان هەیە و تۆ چۆن ئەگەڕێ ئەوانە ما باسێکی ژینگەکەی بکەین یەکەم جار. ژینگەی ئێمە لەبارە بۆ ژیانی پەپولە و زیندەوەرە بچووکەکانی تر وەکو پەروانە و ئەو جۆرە زیندەوەرە بچووکانی کە دەفڕن. کوردستان بە حکمی ئەوەی کە تۆپۆگرافیەکەی ناوچەیەکی شاخاویە لە پاڵ ناوچە شاخاویەکە دەشتایی و شێوەیەک لە شێوەکانی لای بەتایبەتی لای خوارەوەی نزیکە لە بیابانەکانەوە هەر سێ ناوچەکە بڵین چ ناوچە نزیک لە بیابانەکان چ ناوچە دەشتایەکانی چ ناوچە شاخاویەکانی شوێنی لەبارن بۆ پەپولە هەریەکەیان بە ڕادەی جیاواز بۆ نمونە جۆرا و جۆری پەپولەکانیان پەپولە و پەروانەکانیان زیندەوەرانی تر لە ناوچە شاخاویەکانە بێگومان زیاتر لە چاو ئەوەی کە لە دەشتایەکانە هەیەیان کەمترینیشان لەو ناوچانن کە بڵین نزیکن لە ناوچە بیابانەکانی ناوڕاستی عێراقەوە بێگومان کوردستان بە تایبەتی ناوچە شاخاویەکانی پڕە لە هەمە چەشنی زیندەوەران بە تایبەتیش پەپولە و پەروانەکان جۆری زۆری لێە. ئێمە هەم کار لە پەپولەکان لە پەروانەکان جۆرێک بێت هەر تایبەت بە ژینگەی کوردستان بێت هەر تەنیا لە کوردستان بینرابێت. بەڵێ دابەشبوونی جوگرافی گیاندارانی و زیندەوەران لەسەر ئاستی هەموو جیهان هەنێک لە زیندەوەران و گیانداران و پەپولەکانیش لە زمنی ئەوانە دابەشبوونی جوگرافیان بە شێوەیەکە هەنێکیان هەیە بڵین گلۆباڵن بڵین لە هەموو جیهانە یاخود لە بەشێکی زۆری جیهانە ئەبینێ سروشتی ئەموو وڵاتانە یان لە زۆربەی کشوەرەکان ئەبینێ بەشێکی کەیان لە بەشێکی گەورەی کیشوەرەکانە ئەبینێ کە پێوتێ پالیۆ ئارکتیک ئەویش ناوچەکانی ئاسیا و ڕۆژهەڵا هەموو ئاسیا بەگشتی کیشوەری ئاسیا و ئەوروپا و باکووری ئەفریقا و بە ڕۆژهەڵاتی ناوڕاستیشەوە مەودای بڵاوبوونەوەیان لەم ناوچە بەرفراوانەیە بەشێکی کەیان هەیە لەو وڵاتانەی دەوروبەری کوردستانە بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە تەنانە درێژە بێتەوە بۆ باکووری ئەفریقا و ناوچەی بەڵکان و کەوکازیش بەشێکی کەیان بازنەکەی تەسکتر ئەبێتەوە بەرتەسکتر ئەبێتەوە کە تەنیا لە چیاکانی زاگرۆز یاخود لە دەوروبەری کوردستانە ئەبینرێ بۆن لە شامە لە ئەمانە خۆتەمەی سەردانی مەدانیت کردوون بۆ وڵاتان طبعاً لای خۆشمان لای خۆمان بەڵێ بۆ هەموو ناوچەکان سەردانیم کردووە تا ڕادەیەکی زۆر بەڵێ ئەوانەی کە جۆری تایبەتمان هەیە تەنیا لە چیاکانی زاگرۆسا هەن ینی بەرتەسکە بێتەوە زۆر ئەو حاڵەتە پێڵێن ئیندیمیک یعنی تایبەت یاخود داخراو ژینگەکەی داخراوە تەنیا تایبەتە بە چیاکانی زاگرۆز یاخود تایبەتە تەنیا بە کوردستان ئێمە بەڵێ زۆر باش مامۆستا بێگومان ئەزانین پەپولە بێت پەروانە بێ ئەمانە زیندەوەرێکی زۆر بچووکن هەنێکیان لانەیە قیاسیشان زۆر بچووکتر بێت لەوانەیە کە ئێمە هەر تەنانەت بینیمێتمان ئێستا لانەیە ئەگەر ئێمە بۆ نمونە ئەیبینین بەلامانە شەوەکانیان زۆر جیاوازیەکی ئەوتۆی نەبێ مەگەر ئەوەی کە ڕەنگی باڵەکانی فەرقی هەبێ یا جیاوازێکی لەو جۆرەکە بە چاو زۆر بارز بێت بەڵام ئێوە وەک خۆتان شێوازی کارکردنتان بە چ شێوەیەکە کە لێکی ئەیەنەوە کە بۆ نمونە ئەمە لەگەڵ جۆرەکەی ترا جیاوازی هەیە لەوانەیە زۆر جیاوازیەکان بچووک بێت بەڵام ئێوە دەرکی پێ ئەەکەن شێوازی کارکردنی ئێوە چۆنە ئەو فەرق پێکردانە ئێوە چۆن بەدی ئەەکەن هەر بە پێی ئەزمونە یان ڕێگەی دیکەتان هەیە بڵێ بۆ جیاکردنەوەی پەپولە و پەروانەکان ئێمە پشت بە چونکە کەسی خەڵکی ئەکادیمین و ئەکادیمیانە ئیشیتیا ئەەکەین پشت بە سەرچاوە بەستین سەرچاوەکانیان کتێبن تێکسبووکن کتێبی زانستین یاخود بڵاوکراوەی زانستین و توێژینەوەن یاخود کەتەلۆکی زانستین
کە پێشتر کاری لەسەر کراوە ئەمە ئەهێنین جگەلەوەی کە دراست کراوە و دراستمان کردووە و بڵێن پیاچوونەوەمان کردووە و سعیمان دیا کردووە بەپێی ئەوانە بێ پلێکمان هەیە لە ناو مێروزانیە لە ناو مێرۆکانە گیانی مێرۆکانە پلێکمان هەیە پیانەتێ پلەی باڵ پولەکەیەکان گروپی مێرووە باڵ پولەکەیەکان ئەم دیمانەژەر خۆت پێ جەنابتن بەڵێ ئەمە هی کوردستان و بە تایبەتیش هی ناوچەی سلێمانین ئەمانی کە هەیە لە سروشتی خۆمانە لە شار باژێڕە لە دۆڵی جاڤەتیایە لە قەراخ لە شوێنەکانی تری دەوروبەری سلێمانی ئەم وێنانە گیرا و هەر بە کامیرێ بۆ مۆبایلێکی ئاسایی وێنەکان گیراون ئەمانە ئەگەر تەماشای باڵەکانیانکەی هەموو باڵیان ئەمدی و ئەودی و ڕووی سەر و ڕووی دوا خوارەوەی هەر هەمووی بە پولەکە داپۆشراوە ئەم پولەکانە ڕەنگی جیاواز دابەشبوونی جیاواز نەقش و نیگاری جیاواز وا ئەکات کە بتوانین دابەشیان کەین ئەم پلەی باڵپولەکەیەکان دابەشیان کەین بەسەر چەند خێزانێکایە چەندین خێزان تقریبا حوت خێزانی تایبەتە بە پەپولە بەڵام ئەمانەی کە ئەمانە پەروانن ئەمانە بە تایبەتی لە شەوە دەرئەکەون بە دەوری چرا و ڕووناکیە ئەمە پەروانەکانە ئەمە جۆری پەروانمان کردووەتەوە بەڵێ هەر لێرە وڵا ڕاتەگرم لێرە لە هۆنرا و شعرەکانی خۆشمانە وابەستەکراوە بە بابەتی خۆشەویستی شەڵە وەک پەروانەی دەوری لالا سووتێ ینی ئەوەنە عاشقی ڕووناکین وان دەچزێنن بە شوشە و چرا و لامپاوە هەر بەڕاستی ئەمانەوان بەڵێ بەشێکی زۆر لە پەروانەکان دیقەتی ئەوە دراوە لە کەسە شاعیرەکان کەسە هەستناسکەکان کەسە ئەدەب بڵێن ئەوانی کە لە ئەدەبیاتی کوردیایە ناوبانگیان هەیە و کاریان کردو و بەرهەمیان هەیە هەر لە دێر زەمانەوە ئەویان بەدی کردووە کە پەروانە جۆرێکە لە هاوشێوەی پەپولە بەڵام پەپولە نییە پێڵێن پەروانە بە ئینگلیزی پێڵێن مۆث زۆربەی زۆری باڵپولەکەیەکان سەر بە پەروانەکان بە شەو چالاکن زیاتر سەرنجیان ڕووناکی سەرنجیان ڕاکێشیە چۆ بۆچی سەرنجیان ڕاکێشیە یەکێ لە توێژینەوەکان خوێنووەتەوە ئەڵێ هۆکاری ئەوەی کە پەروانە بۆچی بڵین بەلای ڕووناکی ئاڕوە ئەڵێ ئەو تیشکە یاخود سووتانی ئەو بڵین سەرچاوی ڕووناکیە ئیتر چوەکو گڵۆب بێت وەکو تەنگستن چوەکو ڕووناکیەکی ئاسایی بێ ئەڵێ یەکێک لە احتیمالیاتەکان ئەمەیە کە بۆنەکەی هاوشێوەی بۆنی مینەکەی لێدێ بۆیە ڕێک ئەوەی کە لە ئەدەبیاتی کوردیا وێ ناکراوە ڕێک لە جێی خۆیەتی ڕێک عاشقانە نێرینەکانیان عاشقانە بەرەو چراکە ئەڕۆن بۆ چکە بۆنی بەرامبەرەکەی لێدێ ئیتر خۆی ئەکا بە قوربانی هەر لی نزیکە بێت تۆ تاوای لێدی ئەسووتێ ئیتر ڕێک یعنی ئەوەی کە تەوزیف کراوە لە ئەدەبیات و شعری کلاسیکی کوردیایە ڕێک لە جێی خۆیەتی ڕێک قوربانیدانە لە پێناو ئەوینایە زۆر جوان لایەنەزانستێکەکە بە ئەدەبیەکەش کرد فەرمواری بەڵێ مامەسا ئەمانە بەچی خۆیان جگەل لە سووتان و ئەوەی کە تۆ باست کرد چزان و بەچی تر زیاتر لە ناو ئەچن گۆڕانکارەکانی ژینگام چەند ساڵی دوایی زۆر خێرا ڕوویاندا ئەو گۆڕانکارە خێرانی ژینگەش کاریگەری لەسەر ژینگەی ئەمانیش کردووە بەڵێ بە دڵنیاییەوە جگە لەوەی کە ژیانی خۆیان بە شێوەیەکی سروشتی کە تەمەنیان تەواو بوو تەمەنیان جیاوازەوەکو شاعری هاوڕێمان کاک ئەحمەد محەممەد ئەڵێ ئەفەرمێ خۆزگە منیش وەک پەپولە گشت تەمەنم وەرزێک وایە هەر بەڕاستی وەرزێکە بەڵێ جۆرێک لە پەپولەکان تەمەنیان وەرزێکە جۆری کیان هەیە دەخێت دوو وەرزەیە درێژتریان هەیە تەمەنیان کورتترە درێژترینیان زۆربەی لە دوو وەرز تێپەڕ نابیان لەواتێ جۆر هەبێت من بە دیقەت ئاگاداری زانیاری دەم لەبارەیەوە لەواتێ دوو وەرز زیاتریش بژین بەڵێ جۆری وامان هەیە بەڵام زۆربەی تەمەنیان کورتە لە 4 هەفتە و 5 هەفتە و 6 هەفتە تێپەڕ ناکە وەکو ئەوەی کە هەراشە بەڵام کە گەرایە یاخود لە قۆزاخەیە یاخود وەکو کرم ئەژی تەمان تەمەنی زیاتر بەڵام ئەوەی کە پەپولەیە ئەیبینین لە وەرزێک تێپەڕ ناکەیان کورتریشە تەنانەت بەڵێ بەچی لە ناو ئەچن کاریگەریەکان و دەستدرێژیەکانی مرۆڤ تەمەحکاریەکانی مرۆڤ بۆ سەر سروشت و ژینگە کاریگەریەکی زۆر
نەگەتیڤانە و خراپی هەیە لەسەر زیندە هەمە چەشنی و بە تایبەتیش پەپولەکان چونکە ناسکن چونکە بەرگری لە شیان کەمە هاوشێوەی هەنێ جۆری مێروی زیان بەخش نین بۆیە زۆر هەستیارن بە پیسبوونی ژینگە هۆکارەکانی پیسبوونی ژینگە زۆرن بە تایبەتی یەکەم شت نەناوبردننی دارستانەکان بەکارهێنانی شوێنە کێویەکان دارستانەکان چەم و ڕووبارەکان تێکدانی ئەم ژینگانە بەکارهێنانی بۆ شوێنی شتەجێبوون بووە بۆ شوێنی گەشتیاری بێ بۆ شوێنی سیاحەتی بۆ دروستکردنی ماڵ و بۆ دروستکردنی باخ و بڵین کشت و کاڵ بێ یاخود بۆ ڕێگەوبان و ئەم بابەتەشتانە هەموو ئەمانە کاریگەریان هەیە لەسەر تێکچوونی ژینگەی زیندەوەران بەگشتی و بە تایبەتیش پەپولەکان جگە لەمە هۆکاری ترمان ئەوەیە زۆر مێر و قڕکەر کە زۆ بەکار دێت لە وڵاتەیە و بەبێ سانسۆر و زۆر بە نەزانانە لەلایەن خەڵکێکی زۆرەوە مێر و قڕکەر بەکار ئەهێنرێت بۆ لە ناوبردننی هەنێ جۆری تری مێرو و چونکە ئەمانیش زۆر هەستیارن کاریگەری ڕاستەخۆی لەسەر ئەمان ئەبێت خەڵکی بێوەین بڵین ببورن گیانداری بێوەین زیانیان نییە بەڵام ئەمان بەر ئەکەون و ئەبن بە قوربانی جگە لەوە حاڵەتی ڕووناکی دەستکرد کە بە ئینگلیزی پێڵن یاخود بە زمانی زانستی پێڵن لایت پۆلیوشن پیسبوون بەهۆی ڕووناکی دەستکردەوە ئەبینین پێشتر کە ئەچوینە ناوچە جیاوازەکانی کوردستان ئەمان بینی یعنی وەکو بڵێ چێژوەرگتن لە تاریکە شەو و بینینی ئاسمان و ئەستێرەکان ئێستا زۆ کەم بۆتەوە شوێن کەم بۆتەوە بتوانین ئەمەی تیابینین بۆ بەهۆی ئەوەی کە چونکە سروشتی کوردستان زۆر دەستدرێژی تیاکراوە و کراوەتە سەری و باخ و ئاوەدانی زۆ تێکەوتووە و جگەلەوە بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و هەرزانبوونی گڵۆپ و کە گەیاندنی کارەبا بە هەموو ناوچە دوورە دەستەکان ئەمە وای کردووە گڵۆپی گەورە و بلاجکتۆر کە زیاد لە پێویست بەکاردیە کاریگەریان زۆر هەیە لەسەر سووری ژیانی مێرۆکان بەگشتی و بە تایبەتیش پەپولەکان سەریان لێشێوێ کە سەریان لێشێوە سووری ژیانیان تێگەچێ ئەو کاتە طبعاً هۆکارێکە بۆ کەمبوونەوە و لە ناوچوونیان ئەمانە کۆمەڵێک هۆکار بوون بۆ لە ناوبردن و یا کەمبوونەوەی پەپولەکان و پەروانەکان لە سروشتی کوردستان و سروشتی جیهانیش بەگشتی جا جەنابەت هەر بەشێک لە ئیشی خۆت ئیشی زانستی خۆتە تەرخان کردو بۆ ئەوەی کە بگەڕیت بە دوای جۆری پەپولەکان و بە دوای پەروانەکانە و بە تایبەتی جۆری دەگمەن بدۆزیتەوە ئێستا لە درێژەی هەوڵەکانی بەڕێزت ئایا هیچ هیوایەک هەیە جۆرێکی تازە لە کوردستان بدۆزرێتەوە کە پێشتر نەبینرابێت؟ بەڵێ دەست خۆش بێ من نزیکەی 6-7 ساڵ ئەبێ کارم تەرخان کردووە و یاخود زیاتر بەلای بابەتی پەپولە و پەروانەکانە ڕۆیشتوم گەڕانم زۆر بووە بە تایبەتی لە سنووری ئەوانی کە بەردەستن بۆ من ئاسانترە هاتوچۆتکردنتیانە سنووری پارێزگای سلێمانی لەم ڕۆژانەی بڵین لەم چەند مانگی ڕابردووایە یەکێ لە بەرهەمەکانم کە توێژینەوەیەک بوو نزیکەی 30 لاپەڕە بوو لە جۆرناڵێکی نێودەوڵەتی خاوەن ئیمپاکت فاکتەر و معتەبەری بڵین ئاستی جیهانە بڵاو کردەوە 103 جۆر پەپولە لە سنووری پارێزگای سلێمانی هەموو پارێزگای سلێمانی هەر لە سەرکەپکانەوە هەتا مەیدانی گەرمیان هەر لە ڕۆژەڵاتەوە بڵین لە چێوی سوورچیەوە بگرە هەتا ئەگاتە قڵاسیەوکە لە خۆر ئاوای پارێزگای سلێمانی تقریبەن هەموو گەڕانەکان هەموو پارێزگای سلێمانی داپۆشی بوو لەمەیە 103 جۆر پەپولەم جیا کردەوە کە 8 جۆریان تایبەت بوون و یەکەم جار بوو کە لە عێراقا تۆمار بکرێ طبعاً ئەمە دوای ئەوەی کە لە پەنجاکانەوە تا ئەو کاتی کە من دەسم بە ئیشکردن کردو لەو بارەیە هیچ توێژینەوەیەک و بڵاوکراوەیەک لە بادرەی پەپولەکانەوە لە کوردستان و عێراق و بە تایبەتیش لە پارێزگای سلێمانیە نەکرابوو بۆیە ئیشێکی نوێ و تازەکردنەوەیەکی ئەو ئەرشیفەی ڕابردوو بوو کە تا نزیکەی لە 130 جۆر پەپولە لە 103 جۆر 8 جۆریان جۆری دەگمەن بوون جۆری دەگمەن لە پارێزگای یەکەم جار بوو تۆمار بکرێ پێشتریش لە پاییزی ڕابردوو شایە دوو جۆری کە سەر بە زۆر نزیکن لە یەک و سەر بە هەمان توخمن لە
پیرەمەگرون لە زێویە و لە سیاجۆز لە بناری سوورچیە و ئەو دوو جۆرەم تۆمار کرد کە بڵین دیسانەوە نیوڕیکۆرد و یاخود جۆری نوێ بوون تۆمار پێشتر دراست کراوە لە عالەما لە بەتایبەتی لە جۆرێکیان تایبەتە بە کوردستان یعنی تەنیا لە کوردستانە هەیە بۆ یەکەم جار لە مامۆسا بەڵێ ناوی نەنراوە ناوی نراوە ناوی نراوە پۆلیۆمایتاس پیڵی ناوە نیشانەیەک لە کوردستان نامێنێت بەسەر ناوەکەیە بە حکومێکە بەس لە کوردستان هەیە هەر ناڵین پاپولەی کوردی ناوێکی لێ بنێن ئەتوانین ئەگەر ئەم بڕگێت شتێک بڵێم لەسەری دوای تر دێمە سەر ناولێنان چۆن ناو لێ ئەندرێ لە بابەتی زانستیایە ئەم جۆرە تایبەتە بە کوردستان تەنها لە بڵێم لە پارێزگای کوردستانی ڕۆژهەڵاتە تۆمار کراوە دووەم جاریش لای خۆمان لە پارێزگای سلێمانیە تۆمار کراوە ئەم جۆرە تایبەتە بە کوێ تایبەتە بە کوردستان بەڵام ناوەکەی ڕاستە کوردستانی لێنەنراوە ئەو کاتە وستە و سەردەمەیە زانایەک پەپولە زان بووە گەڕاوە بە دوای پەپولە ناز بووە گەڕاو بە شوێن پەپولەیە و لە تقریبن 100 ساڵ پێشێستا ئەوی دۆزیوەتەوە و ئەو ناوی لێناوە نابڕگەی دووەمی کە ناوی جۆرەکەی بە ناوی خۆیەوە ناونراوە بەڵام بەنیسبەت ناونانەوە ناونان کە کاتێک جۆرێکی نوێ دۆزرێتەوە نەک ئەوەی کە پێشتر دۆزراوەتەوە دواتر یەکەم جارە لە سلێمانیا خو لە کوردستان لە عێراقەت تۆمارەکرێ بڵێن جۆرێکە لە زانستا لە زانستی پەپولەناسیایە باز نەکراوە ئەم جۆرە نوێیە احتیمال زۆرە بدۆزرێتەوە من بم کەسێکی کە بێت ئەو جۆرە ئەدۆزرێتەوە کە ئەو جۆرە دۆزرایە و دڵنیا بوونەوە لە جۆرەکەی کە نزیکە لە هاوشێوەکانی خۆی بەڵام کۆمەڵێ تایبەتبەندی خۆی هەیە ئەو تایبەتبەندیانە چین یاخود یان شێوەی باڵەکایەتی بە تایبەتی قەراغی باڵەکەی قەبارەکەی نەخش و نیگاری سەر باڵەکەی ڕەنگی باڵەکەی هەموو ئەمانە ئەنجا بە نێر و مێوە زۆرجان نێرومەیەەکە جیاوازن لە ڕەنگایە ئەنجا هەنێک بەشی تری کە بەقەت سکێوێتی بە تایبەتی کۆ ئەندامی زاوزیەکانیان بەمە لەژێر مایکرۆسکۆپایە جوان سیر ئەکرێ و ڕسمی وێنەی ئەکێشرێ ئەنجا دوایی کە بۆیان دەرئەکەوێت جاری وایە بە هاوکاری بڵین پشکنینی دیNAەکەی بۆ دەرەکەوێت کە ئەمە جۆرێکی نوێ لە جۆرەکانی کە ناچێت ئەنی هەم بە شێوە بە مۆرفۆلۆژی هەم بە لایەنی بڵین جەنەتیکی دراست دەکرێت کە بۆیان دەرکەوت کە ئەمە جۆرێکی نوێیە ئەو کاتە ڕێسا و ڕێوشوێنێکی تایبەت هەیە بۆ ناو لێنانی ناو لێنان جاریوان ناوی توخمەکە هەیە بۆ نمونەیەکێ لە بەناوبانگترین پەپولەکان پۆلیۆمایتەسا ئەمە توخمەکەیەتی ئەم توخمە یاخود جینەسی پێڵێن جنسی پێڵێن بە عەرەبی ئەمە چەندین جۆری هەیە لەواتێ سەدان جۆری هەبیان دەیان جۆری هەبێ ئەم جۆرەش پێڵێن پۆلیۆمایتەس بەڵام بڕگەی دووەمی کە ناوی جۆرەکەیە ئەم ناوە ئەساسێکی لاتینی هەیە لە هەموو جیهانە بە هەموو زمانەکان ئەبێ بەو ناوە ناو بندرێ ناوەکە بڵێن وەکو گرامەر وەکو قەواعید باشە بە قەواعیدی چیدا ئەندرێت لاتینی بەڵام وشەکە ئەساسی ڕێگی وشەکە سێرەکەی کوردیە یان فارسیە عەرەبیان تورکیە لەوێ هەڵقوڵا بەڵام ئەی لاتینیێنین وەکو چۆنڵێ ئەی کوردێنین تعریب بکرێ ئەمیان ئەی لاتینیێنی ناوێکی کوردی بۆ نمونە لە ئەزمەر بیدۆزینەوە ئەبێ ئەو کاتە بە ڕێوشێنی قەواعدەکە بێ بە ئەزمەریکە تێگەی یان کوردستانیکە کوردیکە جۆری تری مێرومان هەیە یان تەنانەت پەپولەیەک هەیە هاوڕەیەکم هەیە کار لەسەر پەپولە ئەکات فۆتۆگرافەری شەو بە شێوەیەکی زانستیش کاری لەسەرەکات ناوی نیهادە لە کوردستانی باکوورە لە شاری سرد هاوڕێمە لە فەیسبوک زوو وێنەی پەپولەیەک دانێ لەم ڕۆژانە شادای نابوو نای پۆلیۆمایتەس کوردستانی کایە ینی شتێکی خۆشە دای من زۆر کوردپەروەریشە دیارە زۆر وێنەیە دائەنە بۆ سەرنج ڕاکێشان پێشتر ناوی نراوە کوردستانی کەس ئیتر کە دووبارە ئەیبینێتەوە لە سروشتی ئەو ناوچەی خۆیان خێرا وێنەکە دائەنێتەوە بەڵێ مێروی ترمانێ مێرو چیلکە مێرومانەیە مێرووەکە وەکو کولە وایە زۆر باریکە ڕێک ئەڵی لە چیلکە و کات جیا ناکرێتەوە شێوەی خۆی ڕێک بەو شێوەیە بە ئاسانی نابینرێ ناوی کلۆناریا کوردیکایە
پێشتر بڵین تەنها لە کوردستانە هەیە بە ناوی یعنی کوردەوە وە لە کتێبە ناودراوە زانستی عالەمیەکانیش بەڵێ هەموو بەڵێ ناوەیە. بەڵێ بەڵێ لە هەموو عەلەمە ئەو ناوەی هەیە جا مامۆستا فەرهاد ئێستا ئەم هەوڵانە کە هەیە یاخود بۆ نمونە ئەم بە دوواداچوونانەی کە ئێوەوە ببوورە من ئەمڕۆ یەک تۆ سەرمان بۆ هێشتاوە دێراساری بەسەر دەنگمە ماوەتەوە ئەم هەوڵانی جەنابەت و هاوڕێکانت لەم بوارەیە ئایا بووە ئەوەی کە لە کۆتاییە ئێمە کتێبێک گۆڤارێک تایبەت بە پەپولە و پەروانی کوردستانمان هەبێت هاوشەوەی ئەوەی لە وڵاتانی دیکە هەیە بە کواڵیتیۆ وێنەکانیان دابەزێنن زانیاریەکان لە تەنیشتیەوە هەیە هیچ کتێبێک و هیچ دەستکەوتێکی لەم جۆرەمان ئێمە بە چاوکراوەی هەیە یان هیچ هەوڵێک هەیە بۆی بەڵێ پێش ئەوەی کە تا ئێستا تەمان کتێبێکی لەو جۆرە نییە بە تایبەتی بۆ بەردەسی خوێنەری کورد ئەوەی کە فراهەم بێ ئەوەی کە هەیە سەرچاوەکان زۆربەی زانستی و سەرچاوی زانستیش خەڵکی زانستی زیاتر جێی سەرنجێتی و کاری دیاکە بەڵام پێش ئەوەی دەست بکرێ هەوڵێک لەم شێوەیە هەبێ پێشتر ئەبێ هەموو کوردستاندا گەڕانەکان توێژینەوەکان هەموو کوردستاندا پۆشرێ بۆ ئەوەی هەموو جۆرەکان وەکو بڵێ چێک لیستێک دروست کرێ لیستێک دروست کرێ بە جۆرەکانی کوردستان هەمووشی وێنەی بژیرێ ئەنجا کەسێک کە پسپۆر بێ و ئارەزووی لەو بوارەیە هەبێت و توانایەکی هەبێ بتوانێت کتێبێکی لەو شێوێ دروستکە بەڵێ بەرهەمێنانی کتێبێکی وا هەوڵێکی چاکی ئەوێ پێشتر ئەبێ ئەم ئامادەکاری بۆ کە ئەنجا هەنگاوەکانی دووەمی ئەبێ کاری تیا بکرێ بەڵێ یەکێک لە خەونەکانم ئەوەیە کە بتوانم ڕۆژە لە ڕۆژان بگەمە ئەوەی کە کتێبێکی لەو بوارەیە ئامادە بکرێ هاوڕەکانمان لە بوارەکانی ترا بوون لە بواری باڵندەیە مامۆستا کۆڕژ ئارارەت کتێبی هەیە مامۆستا سامان دکتۆر سامان ئەحمەد لە بواری ڕۆکە هەیەی خەڵکانی تریش لەواتێ من ئاگادار نەبم لە بواری ترایە بە شێوەیەکی زانستی و ئەکادیمی کتێب هەبێ سەبارەت بە زیندەواران و گیاندارانی کوردستان بەڵام بۆ پەپولە و پەروانش بابەتێکی سەرنجڕاکێشە ئەبێ کاری ئەمەی ئامادەکاریەکانی بۆ بکرێت دواتر هەوڵ بدرێ وەکو کەتەلۆکێک وەکو کتێبێک ببێنە و بە زانیاری کوردیەوە بخرێتە بەرهەز خوێنەری کوردەوە کارێکی زۆر ڕەهاندی تری پەپولە هەیە کە دەمانێت باسی کێ بەڵام دەرفەتەکە هەرەوەنەیە لە کاتی ترا ئەوارکە خێنە بەردەم جەنابەت دکتۆر فەرهاد ئەحمەد سپۆڕی بیولۆژی مامۆستای زانکۆ زۆر سوپاس خۆش سپاسم بوو دکتۆر نیم خوێندکاری دکتۆر زۆر زۆر بەخێر بە شەڵانە و نیشانی دکتۆرەکەیشان میوان ئەو کاتە شەڵا بە نامنیشانی دکتۆرەکە زۆر بەخێر بە مامۆستای جان